ئەڵێ ئێستا بۆ نمونە ئەوە بە بەخت نییە کە لە منطقە شاخاویەکان منطقە ساردەکانە بەفر دەبارێت ئەمە بە بەخت نییە بەڵام ئەگەر ڕۆژێک لە منطقەیەکی سەحراییە بەفرباری ئەمە نزیک دەکەوێتەوە لەوەی کە بڵێ بە بەختە بۆچی؟ چونکە ئەمە زۆر جار ڕوونادا زۆر کەم جار ڕوو دەدا کەم جار ڕوو دەدا یعنی ڕێککەوتێکە کە دانی بە گۆڕانێکی زۆر لە هەلو مەرجەکانە وەکو وایە و بەفرە پەڕی بێتەوە شوێنە ئەو ناخۆی بەفر لەوێ نابێ ببارێ ینی لە بیابان نابێ بەفر ببارێ بۆ نمونە لە سعودیە نابێ بەفر ببارێ شوێنێکی گەرمە و بەفریرێنێ بەڵام لەوانەیە 100 ساڵ جارێ 200 ساڵ جارێ چوزانم بۆ هۆی گۆڕانی کەش و هەواوە جارێک لە سعودیە بەفر ببارێت ئەوەیە ناڵم جارێک لەوانەیە ببارێت ئەم جارە کە دەبارێ ئەمە چییە؟ ئەمە وەکو ئەورامان نییە کە ئێمە زۆر جار دەبارێ و تەسەوری دەکەین کە ببارێ ئەوانەی منطقە شاخاویەکان بەردەوام چاوەڕێی ئەوە دەکەن لە زستانە بەفر ببارێ بەڵام کابرایەکی خەڵکی عەرەبستانی سعودی دایمە چاوەڕوان ناکاکە عادەتی نەگرتووە بەوەی ئەوەنە بەفر نەباری وەکە عادەت بگرێ بەوە چاوەڕێی ئەوە بکە بەفر ببارێ لەبەرەوە کاتێ بەفر دەبارێ بۆ ئەو وەکو معجزە وایە وەکو شتێکی لە عادەت بەدەر وایە بەس بۆ کەسانێکە لە ناونە منطقە ساردەکانە ئەمە چییە؟ ئەمە وەکو عادەتی لێهاتووە وەکو بڵێ دایمە چاوەڕێی ئەوە دەکەن کە بەفر ببارێ بە پێچەوانەوە ئەگەر لەو شوێنانە بەفر نەبارێ ئەوە چییە؟ ئەو وەکو وایە ینی وەکو بڵێ معجزە بێت کە بەفر نابارێ بەس بانێنی بەفرەکە وەکو عیلەتەینەکە نییە ینی ئەو عیلەتە فیزیکیە نییە کە دەڵێین لە هەر شوێنێک شتێکی گەرممان لە ناو شتێکی ساردادانە ئەو شتە سار دەبێتەوە ینی وەکو ئەمە نییە یا لە هەر شتێکە ئێمە ئاگەر بەر هەر شتێک کەوت گەرمی دەکات ینی تەبانە گەرە و شتە قابلیەتی وەرگرتنی گەرمای تیادێت ئەمەیان چییە؟ ئەمەیان شتێکی ناچاریە ینی هەر دەبێ ئەوە ڕوو بدە ینی ئەمەیان لەو جۆرە لە ڕووداوە کە دەبێ هەمیشە ڕوو دەدا هەمیشە دەبێ ڕوو بدە ئەگەر شتەکە بوو دەبێ ڕوو بدە بەڵام ئەوی تر لەبەرەوەی پەیوەندی بە هەلو مەرجەوە هەیە ینی ئەو پەیوەندی نێوان مەوزوعەکە علیەت نییە ینی سەبەبیەت نییە کۆمەڵی هۆکاری زۆر هەن لەبەرەوەی کۆمەڵی هۆکار هەن هۆکارەکان زۆر دەبن دەکرێت ئەم ڕووداوە چی بکە ئیتیفاقی ئەو هۆکارانە جارێک وان نەبێت کە ئەم ڕووداوە ڕوودا ینی ئەو هۆکارانە بۆ جارێک کۆن نەبنەوە تاوەکو بۆ نمونە بەفر لە ناوچە شاخەویەکان ببارێت بەڵام بۆ ئەوەی کە هێنا ئەوە هەر جارێ ئەمە ئاوا بوو ئەوە ئاوایە ئەمە ڕووداوانن کە دووپات دەبنەوە دەکرێ ئەمە ئەینیش وەرگرین لێرە مەوزوعی هەڵاتنی خۆرد کە شتێکی جێگیرە ئێمە شتانێکمان هەیە جێگیرن ینی هەمیشە هەڵاتنی خۆر ڕووداوێکە کە بە هەمیشە هەموو جارێ ڕوو دەدات مەوزوعی مانگ کە هەڵدێت و بچووک دەبێتەوە و ئەوە چییە؟ ئەوە هەموو جارێک ڕوو دەدا ئەوانەی کە هەموو جارێک ڕوو دەدەن ئێمە دەتوانین بە دەقیقی دیاریان بکەین بەڵام ئەوانەی کە زۆر جار ڕوو دەدەن ئێمە دەتوانین دیاریان بکەین بەڵام بە وردی ناتوانین دیاریان بکەین و وەکو ئەویتر ناتوانین پێشبینیەکی تەواوی ڕوودانەکەی بکەین بەڵام دایمە پێشبینیەکەمان بەوەی ئەوە کە هەلومەرجەکان لەبارن بۆ ئەو شتە پێشبینی ئەوە بکەین کە ئەو شتە ڕوو دەدا پێشبینیەکانمان دروست دەدەچن ئەمە تەبانە و شتانەی کە ئەمە ڕووداوانن کە بە بەخت ڕوو نادەن وە لە خۆوە